گوتی ئەگەر کتێبی عەرەبیە با بڕوا هەر زۆر بە سادەیی بە عەرەبیکی زۆر سادە بە ئاسانی تێگەیشتم ئەگەر کتێبی کوردیە مەمنوعە و با بگەڕێتەوە زۆر بە سراحەت بۆچی کتێبی کوردی مەمنوع و قەدەغەیە ئەدی برایەکم لەگەڵ بوو گوتیەوە بە بۆنەوە علمە معریفەیە ئەوە چۆن دەبی نا دەیگوت مشکلە ئەوە نییە بەس مەمنوعە و دەبێ بگەڕێتەوە هەتا نزیک 11 و 20 دقەی شەو منیان ڕاگرت باشە ئەنی ئاشاک وەکو سەگی پێسووتامان لێات بوو هەر لە دەوروبەریان بسۆڕێ کاکەجان ینی دەدەقی ئەوڵی وەکو بڵی داوام لێکردن مساعدەمان بکەن ئەمە تێپەڕین زۆر درەنگە هیلاچین و شتێکی قەدەغکراومان پێێنی کتێبە باشە ینی شتێکی زۆر ئاساییە و جاری تر بەوێداچوینە ئەشیان بۆ هاتیە ینی ئاسایی بووە ئەوە بوو هەر تاخیری کردم هەر 2 دقەیتر 2 دقەیتر ئەو بووە 11 و 20 دقەی شەو ینی لە 8 و نزیک 40 دقه تا 11 و 20 شەو ئەو بووە من هەیەن هەر تاخیر کرد ینی هەر دەیگوت 2 دقەیتر 2 دقەیتر ئێستا ئیدی ئەو بوو تاخیر بوو باشە هەتا ئەو کاتی تا ڕادەی وەکو باندێک دەردەکەوتن وەکو ینی ئەوەی کە نەخشەیەکیان داڕشت بی خطوە بە خطوە بزانن چ دەکەن باشە کە چوم هەبێک ینی سەنەوەیەکەی من لەسەر مێزەکەی بوو ئەمنیش گوتم ئەوە سەنەوەکەمە و ینی بم دێەوە زۆر بە ناشرینی زۆر بە ئەنی شکڵەکەیم لەبیر ناچیتەوە هەر ئاوای لێکردم یاڵە نییە سەنەوەکە ئاوا لە پێشە من خستە بن مێزەکە و وتی بڕۆ